سەبارەت بە شایستە دەرایەکانی هەرێم لە نێوان یاسا و سیاسەتدا بەڕێز دکتۆر ئاراس قادر خۆشناو سەرۆکی سنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتیژی لە هەولێرەوە لەگەڵمانە بێ. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دکتۆر بۆچی بەغدا نەحساب بۆ دەستورەکە نەحساب بۆ بڕیاری دادگای فیدراڵیەکات، ینی ئەمێ لە پێناو چیاکە؟ کاکە محەممەد بەیانیتان باش ئەو بابەتە دایان جار گوستمانە دەشڵێنەوە. ئێستا ئەوەی کە لە عێراقێ لە دوای ساڵی 2014 زۆر بەڕاشکاوانە بە ئێمە دەڵێن کە ئەوان ئەساسەن ئیمانیان بە سیستەمی فیدرالی نەمایە، پاشەکشەی تەواو لە عەقڵەتی سیاسی بەڕێوەبردننی عێراق و ئەوانی لە پشت ئەوانن ئەوەیە کە نایانەوێتن سیستەمی فیدرالی ببینێتن. ئەو سیستەمی فیدرالیش کە بەخۆی ئاساسەن نەقسە تەنها هەرێمی کوردستانە هەموو هەوڵێکیان بۆ ئەوەیە کە بە هەموو شێوازەکان هەوڵ بدەن کە بەرتەسکردنەوەی ئەو دەسەڵات و قەوارە دەستوری و سیاسەیەکە بە دەستور و بە یاساکان لە عێراقدا ڕێکخرایە. ئەو ئامانجە سەرچەکێ و نەشاردراوەیە. ئەوە جاران ئێمە دەمانگوت، خەڵک دانگوت نا ئێوە وا دەڵێن بەڵام بەغداوانە لە بەڵام ئێستا بۆ خۆیان چەندین ساڵ لە سەرزاری هەموو یەکەیەکان تا گەیشتە سەرزاری سەرۆکی ئەنجومەنی با بڵێن محکەمەی یاخود با بڵێن ئەوانەی کە دادوەریە ئەو قسانە دەکەن و هەموو سەرکردە سیاسەکانن لە ناوخۆیاندا لە قسەکانیان لە کردارەکانیاندا بۆ شێوازەیە. جا من لای من سەیر نییە چکە چەندین جار قسەم کردی و دەشڵی لای ئێستاکە ئەوەی ئێستا هەیە ئەوە زیاتر لە نەک 10 ساڵ هەر لە ساڵی 2012 هەوڵێکیان بۆدا، بەڵام لە دوای 2014 بەڕشتی بە بەرنامەیەکی داڕێژراوە کار لەسەوە دەکرێت. داخی من لەوەدا هەندێک خەڵکی خۆمان کە هەندێکیان لە نەزانینە هەندێکیان بە ئەنقەستە لەگەڵ ئەو قسە و ئەوانەی بەغدا دەیکەن هەر یەکە بۆ من دێتن حاسبەیەک لەدەست دەگرێتن کە حکومەت یاریمی کوردستان چی هەیە. زەحمەت نەبی ئەو حاسبە لەدەست بگرن، بەڵام زەحمەت دەبی استحقاقاتی خەڵکی یاریمی کوردستان چەندە و ئەو حاسبە لەدەست بگرن بڵێن کاکە زەحمەتی وەرە بەغدا ئەوەی کە تۆ هاتە و داهاتت هەیە هەمووی ئەوەی بەڕقم تا ئێستا هاتە بۆ هەرێمی کوردستان نەگەیشت ستا 5 داهاتی عێراق کەمە بۆ خۆم وەک لە سەر ژمارەکە ئاخرشت بلای کەم ستا 4 و کە پێش ستا 7 بوو 195 کەتان چی لێ کرد؟ هەر لەوە ئازم بۆیە ئەوەی کە ئێستا هەیە ئەوە با بڵێن درێژکردنەوەی ئەو سناریۆیە کە دەمێکە دەست پێ کردیە ڕاستە بەو دوایانە بەڕێز محەممەد شیع سوودانی وەک سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق هەوڵیدا کە تا ڕادەیەک بەشێک لەو ئستحقاقاتی محەممەد شیع سوودانی هەرێمی کوردستان بیدات، بەڵام ئەوش شتێکێک دەولەی عەمیقە لە عێراق. باشە دکتۆر، ئەوەی کە جێگەی سەرنج ینی محەممەد شیع سوودانی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکوەزیران کۆ بێتەوە دانیشێ باسی ئەوە کات کە پێویستە ماف و شایستە دەرایەکانی هەرێمی کوردستان بدرێ و حەقی خۆیانە، ینی کاتێکش کە سەرۆکوەزیران بەسرور بارزانە چێتە بەغدا هەمان قسە دووبارە کاتەوە نیەتێکی باش هەیە لەلایەن سوودانیەوە، بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە ئەوەیە ینی لە خوار ئەوە ئەم بڕیارانە جێبەجێ ناکرێت. ئەمە ویستە لە پشتی سوودانیەوە کە نایەوێت خەڵکی هەرێمی کوردستان شایستە و ماف و ئەوەی کە ینی مافی خۆیانە وەکو فەرمانبەر موچەکانیانە وەری بگرن یان چییە ویستێک هەیە لە دەرەوەی؟ کاکە محەممەد سوپاس بۆ پرسیارەکەت. قسەکەی من شەرەوە دەمستاوەکەریەوە بم لە دوای سوودانی لە سەروی ئەو لە خوار ئەویش شتێکی پێڵەن دەولەی عەمیقە لە عێراق. ئەو دەولەی عەمیقەی لە عێراقدا هەیە باوەڕم پێ بکەن هیچ ئەوانەی کە ئێستا ئێمە دایان بینن و دێنە لامان و بە لەگەڵ ڕێزم بۆ محەممەد شیع سوودانیشەوە ئەوە لەلایەکی تر ئێمە نەک تەنها بەوەی کە جەنابیان هات تێریان جەنابی سەرۆکی حکومەت چووتە بەغدایە، ئێمە لەبیر نەکەین بە تایبەتی لەو کابینەی ئێستا ئیتفاقیەکی سیاسی گشتیمان هەیە بە ناوی ئیتفاقی ئیدارەی دەولە و تەحالفێکمان بۆ نوع دروست کرد. لەو ئیتفاقیە کە هێزە کوردەکان بە تایبەتی پارتی و یەکێتی و بەشی زۆری شیعە جگە لە سەدرکات دەرێ و سونەکانیش تێدا بوون لەسەر چەند بنەمایەک دووبارە جەقت کراوە لەسەر بنەمایە دەستوریەکان و ئەو بنەمایانەی کە عێراقی نوێ لەسەر تشکیل کرا کە بریتن بۆ 100 جار دەڵێنەوە کە بریتن ئێمە لە عێراقدا لە بڕیارە استراتیژیەکان بە تەوافق دەردەکەین و ئێمە شەریکین لەو عێراقا بەشدار نین و هەروەها تەوازن و هاوسەنجی هەبێ لە دابەشکردنی هەم استحقاقات و مافەکانی کە بۆ هەموو خەڵک وەک یەک بێتن. ئەوجە دواترێ ئیتفاقات کرا لەسەر بڕگەکانی یەک سیاسی ئیداری تەنزیمی لەناو بڕگە ئیداری و ئابوووریەکان و مالیەکان زۆر بەڕاشکەوانە باسی هەموو بابەتە نەکرا. ئەوەی کە ئێستا دەبگرێت بلێکدانەوەی من پێشترش گوتیتم ئەو بابەتە تەنها و تەنها دوێنێ جەنابی سەرۆکی حکومەت زۆر بەڕاشکەوانە ینی وەک دەڵێ خاڵی خستە سەر پیتەکان ئەوەی کە دەکرێت
بۆ زیاتر بەرە ڕێوەدابردنی ئەو مافە دەستوری سیاسی و خاک و کێشەکانی تکەیە کە ئەمە هەمانە لەگەڵ بەغدا کەویش جێبەجێکردنی دەستورە فترەتی ڕاستەقینەیە شەراکەتە بوونی مادەی 140 و لێگلاکردنەوەی ئەو شوێنانێک کە ئەوان پێڵن جێناکۆچی لەسەر کە ئێمە پێمان وایە کە ئەوانە هەرێمی کورد بابن ئەوانە کە ئەو بەشانی هەرێمی کوردستان کە دەکەن دەرەوەی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانە کێشە سەرچەکانمانن خۆچێشەکانی ئێمە ئەوانیە بوونچە و بودجە و چەند شتێکە بەڵام وایان لێ کردیە دارشکە دەڵێم بەداخەوە بەشێکی خەڵکی خۆشمان کە جارشکە دەڵێمەوە بە هەندێکیان بە نەزانین هەندێکیان بە ئەنقەستەوە بەشێکن لەو بەرنامەیە وایان لێ کردی هەموو مافەکانی ئێمە لە ئەو موچە و یاخود استحقاق کۆبکەنە دووەم زۆر بڕاشکانە بڵێن خۆ بەشێک لە میوانەکان باسییان کە دوێنە سەر حکومەتیش باسی کرد ئایا ئێمە پاش ئەو اتفاقی کە کرا اتفاقی کرا گەلە بیرتان بێت ئەنجومەنی باڵای ئابووری وەزاری ئابووری عێراق هاتێرە هەمویان بە سەرۆکایەتی دکتۆر فواد حوسێن و وەزیری دارایی عێراق و لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی ئێمە دانیشتیان بابن ئەنجومەنی ئابووری هەرێمی کوردستان دانیشتن لە کۆتایی چەمانێک بەش ئێستا کۆمپڵێک اتفاقات کرا يعني جگە لەوەی کە گوتم اتفاقی سیاسی هەیە پاش اتفاقی سیاسی لە بەرنامەی حکومی سوودانی ئەو شتانی کە باس کرا هاتە خوارە دوای ئەوە گوتم پێویستمان بە قانونە لە قانونی بودجە تەسبیت کرا قانونی بودجە 2023-2025 دوای پاش قانون گوتن هەندێک شتێ وڵا بۆ باشترکردن دەبێت محکمەی اتحادی بڕیارەکە دەربکە محکمەی اتحادی بۆ یەکەم جارە بڕیارێک لە ساڵحی خەڵکی هەرێمی کوردستان دەربکاتن و کە بە سەراحەت پاشەوەی کە هەندێک کرا باڵەپۆستۆ کرا کە دەڵێ کاکە بەشی ئەوەی علاقەی بە موچە هەیە جیاب بکەنەوە لە کۆی تەخسیسی بودجە و لە لایەنە سیاسیەکان موچە شتێکە و استحقاقی خەڵکێ نابێت بە هیچ شتێکە ڕەبت بکرێتن پاشەوە گوتیان باشە جگە لەوەش کە محکمەی بابێن هەندێک اتفاقات بکەین اتفاقاتی وردیمان دەوێت دوای لیژانی فەنیمان دەوێت ئەرقامان دەوێت داتامان دەوێت تەصفیاتمان دەوێتن هەموو ئەو شتانە کرا ئەمن بە مەسئولیتەوە قسە دەکەم بە وردی ئەو شتان دەدەم وەک اختصاصی خۆم ئەو بابەتەیە چەندین ساڵی شت تێدای کار دەکەم ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە لە داتا لە زانیاری لە وردەکاری بە ئەلکترۆنیکردنی ئیشەکان بۆ مەسەلەی ئەوەی کە بەو دوای ئەوەی کە پرۆسەکانی کۆی گشتی ئەوەی پێداچوونەوە بە ژمارەی فەرمانبەران و گرێبەستەکان و هەموو خانەنشینەکان و یاسای چاکساری ساڵی 2020 و ئەو پرۆسەی بایۆمەتری ئەوەی ئێمە کردیتمان عێراق نیوەی ئەوە شینە بابێن ئەوانەی کە باز دەکەن لەگە قسە لە هەرێمی کوردستان دەکەن بە بەتایبەتی کوردەکانی خۆمان با زەحمەت نەبێت بێت مقارنەیەک پێ بڵێ زەحمەت نەبی ئەوەی کوردستانی تو هاتە عێراق بەغدا ئەتۆ ئەوت هەیە ئەو داتا و زانیاریانە بۆ شێوازە من بە خۆم بەجێی خۆم جملە ماوەیەک پێش ئێستا وەزیری پلاندانانی عێراق ئەوەی ئێستا دەڵێت من نازانم ژمارەی کارمەندانم بەتەواو فەرمانبەرانی حکومەت و ئەوەکان چەندە زانیاریش دەقیقم نییە وەزیری دارایی بابێت وەڵام داتەوەی کە ئێستا کە گەجێ لە منە کە طەیب سامی و کەسێکی بە حساب شارەزایە بابزان دەتوانێت ژمارەکانی حقیقی پێ بڵێت با وەزیری نەوتی عێراقی بتوانێت پێم بڵێتن ئەو ڕۆبێتن ئایا ئەو نەوتەی کە ئەو لۆی حساب دەکرێت من دەفرۆشە لە ڕێگەی سۆمەوە چەندە و ئەوەی بە تەهریب و لە دەرەوە دەچێت چەندە بۆ نایان باسی ئەوکەن استحقاقاتی ئێمە چەندە بۆچی دەچن باسیێن دەشت دەکەن بەڵێ هەرێمی کوردستان هەرێمێکی قاوارەیەکی فیدرالی و دەستوریە و مافی خۆیتی هەندێک شتێ بە خۆی بکە بوو ئەمە محافەزەیەک نین تو بێ بە کەیف خۆت تامەکە ئەوە چێشە گەورەکەیە دوو ئێستاش ئەوان پێیان وایە ینی عقلێتێکێک کە پێی دەڵێن عقلێتی مرکزی لە عێراقدا ئەو زیاتر زاڵە و دەشانێت جارش کە عێراق بەرەو مرکزیت بگەڕێنەوە بۆیە وەگوتم ئیمانم بە فیدرالیت نەمایە و هەر ئەو هۆکارەشە وای کردیە لێ نەگەڕن هیچ هەرێمێکش هەبێتن بەتایبەتی هەرێمی بەسڕە هەرێمی ئەنبار بۆ نەبێت چونکە ئەگەر تەنها هەرێمی کوردستانی و بەتەنها ئەوە نیە بە هەموو ناوعێک محارەبە دەکرێت شتێک دەکرێت بەڵام دوو هەرێمی کە هەبێت لەو وڵاتە بەسڕە ئەو وەزعی کە تێدایە کە بە شێر زۆری عێراق لەوێ دەڕواتن و تا ئێستا ئاوی خواردنیان بە تەواوەتی نیە ئەوها نامێنێتن بۆ نایانێت ئەوە بکرێتن و لە پاش ئەوەشدا تازە جەنابەت ئاماژەت پێکرد لە راپۆرتەکەش و لە یەک لە خاڵە باشەکانی کە دوێنێ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی یاخود سەرۆکی حکومەت باشە دکتۆر لەسەر خاڵەکان کە ئامادە بوون ئەوە زۆر گرنگ بوو دەمویست باسکەن بە جێرەی ئەوەی کە هەمانە با بڵێن سەرژمەری پێشترش باسمان دەکرد کاکە ئێمە 14 بەبێ کەرکووک و ناوچە دابڕێنەوە دەرەوەی داری هەرێم دوێنێ لە کۆبوونەوەکە ئەگەر بمگورە کاک محەممەد بەزنەوە بڵێم بەس ئەو قسم باختاوکەم ئەگەر ئەو نەتایج سەرژمەری کە کرا ئەو ماوەی پێش ئێستاکە ئەوە بەهات باە ڕێژەی کورد لە 12.67 کەمتر باە باوەڕم پێ بکە لێنە دەگەڕان یەک هەفتە بەسەدا بچێتن یەکسەر دایان و ڕاوستن
ئەوە سەرژمەری کرا و ڕاستە لە بودجەدانرا بەڵام دەبێن بین لە خوارە جارشتر بۆیە بەڕێزان هەموو ئەو شتانی کە هەن بابەتی سیاسین خەڵکی ئێمەش بەشێک لە سیاسەکانی ئێمە کە ئێستاکە لێمان بووینە دەمڕاست و یاخود وەک گوتمە دەمە حاسبەیەک بەدەستەوە دەگرێتن کە هیچی لێ نازانین لە ئیشەکان وایان لەو خەڵکە ئێمەش کردیە کە جار بەجار دڵە ڕاوچێ ناو خەڵکی خۆمان دروستکەین ئێمە میلەتێکین چ جوای وەڵامی خوێنی شەهیدان دێنەوە لە 100 ساڵی ڕابردوو هەر با تۆزێک شەرم بیانگرێت چ وەڵامی شەهیدانی 16 ئۆکتۆبەر و 20 ئۆکتۆبەر دێتنەوە کە بە خوێنی خۆیان کوردستانیان پاراز برن ئەومان کرد ئێوەتان کرد بۆچی بێنەوە سەر 200 دیناری کە ئێوە باز دەکەن یان بۆ مافە ئەساسیەکان و بۆ خاک بوو بۆ استحقاقاتی هەرێمی کوردستان بوو باشە دکتۆرە خاڵانەی دوێنێ لە ئەنجامی کۆبوونەوەکە دەرکران و ینی بۆ بەغانێڕێن ئەم خاڵانە تا چەند گرنگن تا چەند وا لە بەغدا کات ینی ترتاو مافوشای سەدارەکانی هەرێمی کوردستان بنێرێ ئەو نێنی کات بە کەرەستێکی سیاسی من پێم هەوەی ڕابردووە باسم کرد ئەو نیاز پاشەیەک بەڕێز سوودانی کە هەبوو سەرباری هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش و لێرەش سەرکردایەتی سیاسی کوردستان و مەرجای باڵای کوردستان بەتایبەتی جەنابی سەرۆک بارزانیش پێوا بوو کە دەرفەتێکی باشتر بدرێتە سوودانی و هەوڵی خۆی بدات بەڵام دەرچوو ئەمن ئەوتان پێڵم ئەو ڕێی خۆمی شخصیە کە سوودانیش لەوانەیە لە هەندێک شتدا ناڵم ناتوانێت نەیکردوێت بەو شێوازێک کە پێویست سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڵێ دەتوانێت زیاتر بکەیت ناکرێت بڕیارێک لە محکمە اتحاد دەرچ بێت یاسا هەبێتن و بڕیاری ئەنجومەنی وەزیران پێ هەبێتن بڕێ وەڵا وەزیری دارایی جێبەجێ نەکەش توانیە لە حکومڕانی ئەنەکە بڵێ فەقرەکەیە بۆیە دەبێت ئەویش بە هەندێک شتدا زۆر بە سەراحەت بە بەرجێ بخرێت کاکەمە دەمێکە لەگەلێکتر لێت ڕازین نسبیان بەڵام دەبێت ئەو التزاماتانێک کە هەمانە ئێمە ئەوە نییە باڵێن التزامێتێکی شخصی بێت بەرامبەر یەک و مرحبا و ئەولا یەکتر ماچکرد نەخێر ئەوە استحقاقاتی میلەتێکە و ئێمە لە هەرێمی کوردستان بەتایبەتی جەنابی سەرۆکی حکوومەت لەو کەسانە نییە کە سازش لەسەر مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان بکە بەر لەوەی مافەدارایەکان مافە سیاسیەکان و مافە دەستوریەکانی تکەش و بەتایبەتی خاک و بابەتەکانی تریش هەمووی ئەو جەدێنە سەر مافەدارایەکان لە ڕووی داراییشەوە تاکید دەکەمەوە ئازیزان ئەوەی کە ئێستا هەیە خۆ بودجە واضح ینی ئێمە بە کورتی ئەوە دەڵێن استحقاقاتی هەرێمی کوردستان 20 تریلیۆن و تقریبا 600 ملیارە لە 2024 چەندت پارە دایتە من دەڵێ وەڵام من تقریبا 11 ملیارم نارێت 10 ملیار و شتێک کاکە من هێشتا زیاتر لە 10 ملیارم مایە لە لای تۆ باشە چەندت هەیە مەفرۆزە من ئەگەر ئەوەم هەبێتن داهاتی ناوەخۆ داهاتی ناوەخۆ دەڵێت دەبێت زیاتر لە 4 تریلیۆن ئەوەن دەتەبێ ئەمە نەبی لە گریما 4 تریلیۆنیش بێتن ئەگەر 4 تریلیۆنیش حساب بکەی ئەو بە 4 تریلیۆن هێشتا زیاتر لە 6 تریلیۆنم مایە گەرچی لەسەر 4 تریلیۆنی من تێبینیەکم هەیە کاکە محەممەد سەیری ئەوراقکەن ساڵی 2023 دەرچووی 24 دەرنەچووە کۆی داهاتی ناوەخۆی نانەوتی عێراقی کە لە بەرنامەی لە یاسای بودجەی 2023-2025 وا بڕیار بوو 17.6 تریلیۆن دینار بێتن عێراق بەو هەموو زە بە لاحی خۆیەوە توانی کەمتر لە 6 تریلیۆن دینار کۆبکاتەوە هەرێمی کوردستان داوا لێ دەکرێت 4.2 تریلیۆن تێتوو یعنی چ منطقێک قبول دەکاتن هەرێمێک 212.6 دەدەمێت لە استحقاق بەڵام تو لە داهاتی ناوەخۆ دەبێت بەقەدە من شتێک کەمتر دەبێتن تەمام منطق قبول ناکە دووەم بەڵێ بە دەستور بە یاسای دارایی عێراق کە زۆر تێبینیشمانە سەر هەیە بەڵام لە 2017 پەسەند کرا بە یاسای بودجەی 2023-2025 حەقی هەرێمەکانە کە ئەتوو 150 داهاتە ئیتحادیەکان بدەوە بەغدا نەک 150 گشتی داهات بۆیە هەندێک شت هەیە دەبێت خەڵکیمان بزانێ ئەوە استحقاقات دەستوری یاسایینە تو ئەو ڕقەمانەگە لێکی دێوە هێشتا زۆرت مایە سەرباری وازێ بە قەرارات محکمە اتحادی بینە باسی ئەوش دەکەم ئیتەفەرمون یعنی تو بە هیچ شێوازێک دەمێک یعنی ئەوە چەند ساڵ باز دەکەم عێراق لەسەر پێوەرێک تەعاملەکە ناکات دەڵێ کاکە بە دەستور ناکات یاساکان جار بەجار سەرباری ئەوەی بەشێکی زۆر یاساکان تاکید دەکەمەوە بە زۆرینە و کەمینە و بە ویستی خۆیان دەرچووە نەک ئەوەی کە ئەمە ویستیتمان ئەو جاش کاتی جێبەجێ ناکەین هەتا کەی یعنی زەمبی خەڵکی ئێمە چییە کوردستان چییە کە تو هەر ڕۆژێک یەک لە ئاساساتی مالی و بژانەوەی اقتصادی ئەوەیە استقراری مالیش استقراری ئەوەی پێڵێن کاشفلۆ واتە سەرچاوی داهاتە دوازەح بێ بۆی بتوانن بودجە دابنێن بۆیتانن بەرنامە دابنێن بۆی خەڵکیش ڕاتبەکەی خۆ لە کاتی خۆی بێتن تاوەکو بازار بژێتەوە سیرکەن هەموو هەوڵە چەندە یعنی ئەوەی کە ئێستا هەیە لە واقعی حال هەموو هەوڵە چەندە
20 بقد ئێمە بودجە و پارەیان هەیە بەڵام 20 ساڵ لە پاش ئێمە تا ئێستا هەموو عراق و ئێمە 5 عراقمان هەیە بەڵام 20 ساڵ لە پێش ئەوانین لە ئاوەدانکردنەوە و لە حکومڕانی و لە ئاوەدانی تا دوایە. بەڵێ بەڕێز دکتۆر ئاراس قادر خۆشناو سەرۆکی سەنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتیژی لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن.